دوای لافاوەکەی نوێی ئەم مانگە و لادانی پەردە لەسەر کەم و کوڕەکانی دەسەڵات لە قەزای چەمچەماڵ لە درێژەی گۆڕانکاری لە پۆست و پلە ئیدارەکان پۆستی قایمقامی قەزاکە ئاڵوگۆڕ کراو وەک پێشتر بڕیاری لێدرا بوو. ئاسۆ بەکر وەک قایمقامی نوێی قەزای چەمچەماڵ لە شوێنی ڕەمەنگ ڕەمەزان دەست بەکار بوو. ئەمڕۆ بەشی دووەمی گۆڕانکاریەکان لە سنووری قەزای چەمچەماڵ جێبەجێکرا بە گۆڕانکاری لە پۆستی قایمقامی قەزای چەمچەماڵ. برای ئازیزمان کاک ڕەمک ئەمڕۆ ئینفیکاکی کرد، دەست لە کارتەلازانی کردوە. برای ئازیزمان کاک ئاسۆ ئەمڕۆ مباشەرەی کرد. ئەمە ئەنجامی ئەو کارانە بوو کە لیژنەکەی بەڕێز کاک شاهۆ عوسمان سەرپەرشتی کردبوو کارەکانی گەیاندە ئەم قۆناغە. طبعاً ئەمە قۆناغی دووەمی گۆڕانکاریەکە وەکوتم، قۆناغی سێم و چوارەم و هیتریش بەدوای. هاوڵاتیان و دانیشتوانی قەزاکە پێیان وایە ئاڵوگۆڕی پۆستەکان و گۆڕانکاریەکان گەر نیەتی جددی خزمەتکردنی لەگەڵ نەبێت، تەنها گۆڕینی ناو و ڕوخسارەکانە و هیچی دیکە. من وەکو وڵاتێکی ئەم شارە ڕاستی خۆحافزی لە قایمقامی پێشوو ناکەم، بە خێراتنیم قایمقامەش ناکەم هەتا وەکو کردارەکانی نەبینم. بەڕاستی لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە بەردێک لەسەر بەردێکدا نراوە لەم شارێمە، خوشگوزەرانیەک نەکراوە. ئەگەر ببینن گەڕێکی چلوەشتەکانی قیرتاو نەکراوە، ئاوی گۆفتە چەمچەماڵ هەیە، گەڕێکی باخچە لە قەرەنجیرەکان 30 ساڵ لەناو قوڵچڵپاوان. گەر بەردێک لەسەر بەردێک لەم شارەدا نراوە، ئەشەدوو من دەستخۆشیان لێکەم. هیوادارم تەنها گۆڕینی دەموچاو نەبێ، ئێمە کردار و خزمەتمانەوێ. ئەمانەوێ ئەستۆپاکێکشی بۆ بکرێ بزان ئەمڕۆکە هاتووە چەندی هەیە، کاتێکیش کاڕوا چەندی هەیە. وەک هاوڵاتی کوردستان بەگشتی و چەمچەماڵیش بە تایبەتی چی ئەوێ لە کاربەدەست تەنها خزمەتکردنی ئەوێ. بەڕاستی ئێمەی هاوڵاتی مەویست بووین لە گۆڕینی بەرپرس و دەموچاوەکان. پێمان وایە هەموو وەکو یەکن، چونکە ئەوەی کە دێ کارێکی وان ناکا کە دوای خۆی خەڵک ئەسەفی بۆ بخوا، دوای خۆی خەڵک بڵێ خۆزگا چەند ساڵێکی دێ بەردەوام بوویتە. بە تایبەتی ئەم پۆستانش هەر کەسێک هەر پۆستێک وەرەگەر لە بە تایبەتی لە ئیداری قایمقامەتی چەمچەماڵە بە نمونە، ئەگەر ئەو حیزبەی کە لێرە باڵادەستە ئەگەر پاڵپشتی نەبێ، بەڕاستی هیچ کار ئاسانێکی بۆ ناکرێت و ناتوانێت خزمەتی ئەم میلەتە بکە. هەموو ئەو کێشانەشی کە دێنە بەردەمی قایمقام بە تایبەتی هەموو ئەو کەسانن کە دەستڕۆیشتون، کە خەڵکی خۆیانن، کە هیچ کەسێکی فەقیر ناتوانێت ببێ بە کێشە و گیر و گرفت بۆ قایمقام. چالاکێکی مەدەنی چەمچەماڵیش دەڵێت ئەم گۆڕانکاریانە تەنها بۆ هێورکردنەوەی تووڕەیی خەڵکە لە دەسەڵات لە بەرامبەر ئەو هەموو قەیرانەی لە شارەکەدا هەیە. لەسەر چ بنەمایەک ئەم گۆڕانکاریانە کرا لە سنووری چەمچەماڵە، پێم وایە تەنها بۆ هێورکردنەوەی ڕق و تووڕەیی خەڵکی ئەم سنوورە بریندارەیە، سنووری ئەنفال و کیمیاباران و هەموو نەهامەتێکە بەسەر کوردە هاتووە پشکێکی لەم سنوورە بەری کەوتووە. بۆیە تەنها بۆ هێورکردنەوەی ڕق و تووڕەیی خەڵکی ئەم سنوورەیە بەرامبەر بێئاوی، بەرامبەر بێکارەبایی، یعنی بڕێکی کەم کارەبا کە زیاد دەکات، تەنها بۆ هێورکردنەوەی ڕق و تووڕەیی خەڵکە. گۆڕانکاری لە پۆستەکان ناکرێت تەنها بۆ هێورکردنەوەی ڕق و تووڕەیی خەڵکە، ئەگەر نا لەسەر هیچ بنەمایەکی شەرعی و یاسایی گۆڕانکاری لە پۆستی ئیداری لەم سنوورەیە هیچ گۆڕانکاریەک من بەش بە حاڵی خۆم هیچ ئومێدێکم پێی نییە، چونکە ئەمانە تەنها گۆڕانکاریەکن حیزب ئەحمەد لە ئەبا محەممەد هێنێت. لە دوای دەستا و دەستکردنی پۆستی قایمقامی چەمچەماڵ و گۆڕانکاریەکان لە بەرپرسی دام و دەستگاکانی دیکە، هاوڵاتیان چاوەڕێی خزمەتن و ناشزانن قۆناغی داهاتووی شار و ناوچەکەیان بەکوێ دەگات. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.